کارنامە و بەرنامەی کشتتوکڵی هەولێر و سایلی و هەولێر چی دەبێت لەسەر بابەتە هێمن سید مراد بەڕێبەری گشتی کشتتوکڵی هەولێرمان لەلایە زانیاری زیاتمان پێداکات سیدێ من سپاس بۆم دەرفەتە دەمێک شەڕاماگرتی بورن ئاپێمان بڵێ ئەمە چۆن بوو برارتاندا لە هەولێر گەرمی جوتیارانی ناوچەی مادەی 130 بەتای بە دیبەکە گوێڕ وەربگرن پلانەکانتان چۆنە چاوەڕ دەکرێت چەند هەزار تۆن گەرمی ئەو سنوورە جوتیارانی ئەو سنوورە وەربژێت ئێمە پرۆسی بە بازارکردن لە سنووری پارێزگای هەولێر لە 12/6ەوە دەستمان بۆ پرۆسە کردو هێشتا پرۆسەکەی ئێمە لای سنووری پارێزگای هەولێر تەواو نەبووە بەڵام بە ئەرکی سەرشانی خۆمان دەزانینکەوە هاوکاری جوتیارانی سنووری مەخمور دیبەگەرش بکەین کە دیبەگە و گوێڕیش بکەین ئەوانیش هەر وەکو جوتیارەکانی دیکەی شاری هەولێر و پارێزگای هەولێر لای ئێمە فەرقینی و هەر هەمان خەسڵەتیان هەیە بۆی پشتیوانیان بکەین بەس پاس و ئێمە بە ئەرکی سەرشانی خۆمان هەستاوینکەوە ئامادەکاری تەواومان کردوکەوە لە ڕۆژی دووشەمی داهاتووە دەست بە پرۆسەی ئەو دوو شوێنە دەکەین هاوشێوەی سنوورەکانی دیکەی سنووری پارێزگای هەولێر شوێنەکانی تر بۆ ئەوەی پرۆسەکە بەردەوام بێت و ئەو جوتیارانی وێندە چیتیکە چاوەڕوانی نەکەن دیارە ماوەکی زۆرە چاوەڕوانی ئەویان دەکردکەوە لە سنووری سایلۆی مەخبور بۆیان بە بازار بکرێت دیارە دەرفەتەکە لەوێ نەڕخسە ئێمە بەسپاسەوە کە و دەرفەتە هاتە پێش بۆ هەولێر ئێمە پێشوازی تەواو لەو برا جوتیاران دەکەین بە ئەرکی سەرشانی خۆمان دەزانینکەوە خزمەتیان بکەین و هاوشێوەی جوتیارەکانی تر بۆیە ئێمە بەشی کشتتوکالی گوێر و دیبەگەم ڕاستپاردووە بە هەماهنگگی لەگەڵ سایلۆی هەولێر هەمانجی تەواو بکرێت بە پێدانی زانیاری و ناوەکان و جوتیارانێکەوە دەرفەتی بە بازارکردنیان هێنە ناو پلانی ساڵانە تاوەکو مافیان نەخورێت بتوانن بەرهەمەکانی خۆیان لەوێ بە بازار باشکاکە من ئەو جوتیارانە چەندی کادەوێت تاکو تەواوی بتوانن گەرمەکانی ڕادسی سایلۆی هەولێر بکەن و بڕی گەرمەکان نزیکەی چەند دەبێت پرۆسەکە لە دووشەمی داهاتووە دەست پێ دەکات ئێمە ڕۆژانە چەند جوتیارێک دەستنیشان دەکەین و دڵنیایی تەواو دەدەین ئەو جوتیارانێک کە ناویانە ناو پرۆسەی بە بازارکردن هەیە هیچ جوتیارێک فرامۆژ ناکری ئێمە بەردەوام دەبین هەر کاتێک یەک جوتیاریش ما بێت ئێمە ئەرکمانە خزمەتیان بکەین و بەرهەمەکانیان لێ وەربگرین بۆیە پرۆسەکە لە دووشەمەوە دەست پێ دەکات کۆتاییەکەی نازانین کۆتاییەکەی ئەو ڕۆژەیە کە بەرهەمەکە بەرهەمی برا جوتیاران کۆتایی پێدێت بۆیە دڵنیایی تەواو دەینە جوتیاران هیچ کەسێک فرامۆژ ناکەین هاوشێوەی بەش و بەڕێوەبەراتیەکانی سنووری پارێزگای هەولێر یعنی گرفتێک بۆ جوتیارانی سنووری پارێزگای هەولێر دروست ناکە لەوەی قەرباغی دروست بێت جەنجاڵ دروست بێت نەخێر ئێمە بەرنامەی وامان ئامادە کردوێت لەو چەند ساڵی بە هەمانگی نێوان بەش و بەڕێوەبەراتەکانی سنووری بەڕێوەبەراتی گشتیمان لەگەڵ سایلۆی هەولێر ئەو لێک تێگەشتنە وای کردووە تەواوی ئاسانکاری بۆ برا جوتیاران بکرێت هەمان ئەو لێک تێگەشتنە لەسەر ئەو دوو بەش و بەڕێوەبەراتی تەجروبە دەکەین بۆیە دڵنیانێکەوە سەرکەوتوو دەبین دڵنیای دەینەوە برا جوتیارانە بەرهەمەکانیان لە ڕۆژێک لێ ناگەڕێن زیاتر لەسەر بار هەڵگرەکان بمێنیتەوە بە زووترین کات بەرهەمەکانیان لێ وەردەکەین باشە سنووری پارێزگای هەولێر چەند هەزار تۆن گەنم پشکی جوتیارانی سنووری پارێزگای هەولێرە چاوەڕ دەکرێت چەند بەرهەمی جوتیاران بێتن ئەوەی کە دەمێنێتەوە لە پلانی بە بازارکردن ئێوە چۆن بۆیان بە بازار دەکەن ئەوەی کەوا دانراوە جگە لە مادەی 130 سنووری پارێزگای هەولێر کە دیبەگە و گوێر و مەخموری شەر هەولێر لەلای ئێمە حسێ بە هەر کوردستانە بەڵام ئەو بەشەکانی دیکە نێوان بەڕێوەبەراتی گشتیمان 122600 تۆنمان بۆ دەستنیشان کرابوو بە ڕاشکایی بە بەڕێستان دەڵێم ئەو ڕێژەیە زۆر کەمەکەەوە حکوومەتی عراقی ساڵانە دەیسەپێنێت بەسەر براجوتیارانی خۆمان بەڵام لەگەڵەوەشدا ئێمە ئەو ڕێژەیەدا بەشی سەرتەواوی ئەو براجوتیارانەکەین بەدادپەروەری بۆ ئەوەی بەرهەمی هەیە هیچ بەرهەمەکی فرامۆژ نەکرێت تا ئێستا نزیک بە 82,000 تۆن لەو 122,000 تۆنەی وەرگیراوە تا ئەو ئامارە دوێنێ بووە بەدڵنیایی ئەمڕۆ هەینیش هەر لە خزمەتی براجوتیاران دابووینەوە تا ڕۆژەکانی پشوشمان فرامۆش کردو بۆ خزمەتی براجوتیاران تاوەکو بتوانین ئەو بڕێهیانە بە زووترین کات لیان وەربگرین و بە بازار بکەین گەرمەیکە لە دەروی پلانی وەگرتنە گەرمەکی زۆرتر ماوەتەوەی براجوتیاران ئەوانە چۆن بۆیان ساغ دەکرێتەوە دەسۆشی لێ دەکەم بۆ پرسیارە بەڵێ لە 15 حوتەوە بەسپاسەوە بۆ حکوومەتتی هەرێمی کوردستان کەەوە بە هەمانگی لەگەر هەردووکو ئەو دوو کۆمپانیایی کەوا گرێبەستی هەیە ساڵانە لە هەرێمی کوردستان بەرهەمی براجوتیاران بکرێتەوە لە 15 حوتەوە ئەو بەرهەمەیەکەوا دەمێنێتەوە لە خارجی پلانی بە بازارکردن ئەوەی کا حکوومەتتی عراقی ئەو ڕێژەی سەپاندوو ئەوەی دەمێنیتەوە خۆمە بەرهەمان لەو ڕێژەیە زۆر زیاترە لە 15 حوتەوە ئێمە دەتوانین جوتیارانی خۆمان ئاگادار بکەن بچن لەو کۆمپانیانەیەکەوە
بە هاوبەشی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان دامەزراون دەتوان بەرهەمەکانیان لەوێ بە بازار بکەن بۆی دڵنیایی تەواو دەدەینە برا جوتیاران هیچ بەرهەمەکیان لەسەر نامێنێتەوە بێتە بارگرانی ئەو نرخەیەکەوە دەستنیشان کراوە خۆتان دەزان ئەو نرخەیەکەوە لە سایلۆکانی حکوومەتی عێراقی بە بازار دەکرێت بە نرخەکی هاندانە لەسەر بودجەی سیادیە ئەو بودجەی سیادیکەوە هەرێمی کوردستانی تێدا بێبەش دەکرێت بەڵام لەگەڵەوە جوتیارانمان تێدا سوودمان دەبن بەڵام ئەو نرخەی کەشکە دەستنیشان کراوە لەو دوو سایلۆیەی تا حدێکی باش لە پشتگیری برا جوتیاران هیوادارین بەدڵیان بێ ڕەنگە بەو نرخە نەبی بەڵام جوتیاران چەند خزمەتیان بکرێتکەمە ئەوەی لە دەستشدا بێ ئێمە درێخی ناکەن ئێمە سید مراد بە ڕێبەری گشتی کشتکاڵی هەولێر هاوڕێ ئەوکو میوانەکەم ئاماژێ بۆدا جوتیارانی هەردوو ئەو شوێنێک کە مادەی 100 دەگرێتەوە بە تایبەتی بە گەگوێر بڕیارە لە ناوەڕاستی هەفتەوە لە دووشەمەوە پلانی بە بازارکردن لە سنووری پارێزگای هەولێر لە ساروی هەولێر بۆیان بکرێتەوە وەکو گەرمەکانیان وەکو هاوشێوەی جوتیاران دیکەی پارێزگەکانی دیکەی عێراق لێوەربگیرێت.